ڕێوەبەرەکان دەچن مامۆستاکان ناچن کەمینەیەکی قوتابیان دەچن و وانە ناخوێنرێ هەتا ئێستا بایکۆت نەشکاوە بایکۆتیش بەردەوامە مەرجع بۆ شکاندنی بایکۆت لە هەرێمی کوردستان مامۆستایانی ناڕازی و ئەنجومەنی ناڕەزایەتیەکانی شار و شارۆچکەکانە نەک بە ڕێوەبەراتی پەروەردەکان نەک وەزارەتی پەروەردە ساڵێکی خوێندن کە دەفەوتێ لە ئەستۆی حکوومەتە نەک مامۆستایان چونکە مامۆستایان داوای مافێکی خۆیان دەکەن و ئەو فێڵەشی کە حکوومەت دەیەوێت دووسێ چارەکە موچەتیە کەڵکات و بە دووسێ مانگ جارێک چارەکە موچەکان خڕکاتەوە سەر یەک گوایە دەستکاری پاشەکەوتی کردووە مامۆستایان ئەوەندە سادە و ساویلکە نەبن بە دوو قسەی فری و دەری حکوومەت جارێکی کە بچنەوە هۆڵەکانی خوێندن بایکۆت نەشکاوە و ناڕزایەتەکان بەردەوامە و ئەمڕۆ شەربووە مەبەستە لەسەر شەقام بوون. پەیامتان چییە بۆ مامۆستایانی کە ئەمڕۆ چوونەتەوە؟ مامۆستایان پەیامان بۆ هەموو ئەو بەڕێوەبەرە ئازیزانە هەیە کە دەرگای قوتابخانەکانیان کردوێتەوە بەبێ ئەوەی مامۆستاکانیان بچنەوە تکایە ئەوانیش داوایان لێ دەکەین کە دەرگای قوتابخانەکانیان دابخەن و بێنەوە ڕێزی شەقام